ئەم کاتتان باش ئەمە دەبوانی بەڕێز خۆشحاڵین جارێکی دیکە بە دیدارتان شاد دەبینەوە لە کۆڕێکی دیکەدا ئامادەبوونتان وزە و تواناکانمان بەرەو پێشتر دەبێت. هەرێمی کوردستان وەک قوارەیەکی فێدرالی لە ناو دڵی چیا بەرزەکان و مێژووی پڕ ئازاری ئەم نیشتیمانەدا چرۆی سەوز و هیوایەکی نوێ بوو کە لە خاکی خوێن و کیمیاباران و ئەنفال و کۆڕەودا ڕوە. فێدرالیزم تەنها چەمکێکی سیاسی و یاسایی نییە، بەڵکو سیمفۆنیایەکە لە ئازادی و پشوویەکی بێوچانی دوای سەدان ساڵ هەناسە ساردی و جینۆساید و گۆڕینی دیمۆگرافیا و بە عەرەبکردن و ڕاگواستن و بە بەعسیکردن هاتە ئاراوە. هێشتا ئازادی لەگەڵ تۆزی بەلەنگاری و قەیرانەکاندا دەجەنجێت. کۆڕی ئەم جارەمان بۆ ئەندامێکی گەورەی سنتەرەکەمان بەشانازیەوە پێشوازی لە کۆیەک دەکەین، ئەویش پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن مامۆستا و شارەزا و پسپۆر لە بواری یاسا بۆ قسەکردن دەربارەی داهاتووی هەرێمی کوردستان لە عێراقی فیدراڵدا ئاڵانکاری سیناریۆکانتان بۆ دەخاتەوە. ئەم پرسیارم بۆ جەنابیان ئایا فیدرالیەت چارەسەری پێکەوە ژیانی گەلانە یان بۆ دەوڵەت؟ ئایا بیری عەرەبچێتی تایەفەگەری سیاسی چارەنووسی فیدرالیەت چی بەسەر بێت؟ ئایا فیدرالیەت دەتوانێت ببێتە بنەمای چارەسەری کێشەی نەتەوەیی و مەزهەبی عێراق یان خۆی دەبێتە خۆی دابەش بوون؟ هیوادارین پرۆفیسۆر دکتۆر شۆڕش ئەم پرسیارانە و چەند بابەتی دیکەمان لەم کۆڕەدا بۆ بخاتە ڕوو. هەر بۆ زانیاری جەنابتان پرۆفیسۆر دکتۆر شۆڕش خاوەنی چەندین بەرهەمی ناوازە و گرنگە دەربارەی سیستەمی فیدرالی و یاسای گشتی و زۆر بابەتی توێژینەوە. ئێستاش بفەرمونون چەند چرکەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگای سەرفرازی گەلەکەین. زۆر سپاس بۆ هەمولایەت فەرموودنش. خاتو خومار سەرۆکی سنتەرەکەمان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بفەرموو خات. ئەم کاتتان باش، خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ کۆڕی ئەم جارەمان گەلێک بەختە کاتە. کۆڕی ئەم جارەمان سەبارەت نووسەر و ڕووناکبیری چی هەڵکەوتەی شاری کۆیە لە بواری یاساناسی نووسەر و وەرجێران، ئەویش پرۆفیسۆر دکتۆر شۆڕشە کە ماوەیەک ئەندامی دەستەی باڵای سەنتەرەکە ماوە. بەڕێزان، هەرێمی کوردستان و سیستەمی فیدرالی چیرۆکی خەباتێکی دوور و درێژە بۆ وەدیهێنانی مافەنەتەوایەتیەکەمان لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵدا. فیدرالیەت قەڵغانێکی یاساییە بۆ بژانەوەی ناسنامەی چیاکانی کوردستان کە هەمیشە لانکەی شۆرش و بەرخودان و پشت و پەنای ئەم گەلە بوون. دکتۆر شۆڕش لەم کۆڕەدا باس لە داهاتووی هەرێمی کوردستان لە عێراقی فیدراڵدا و ئاڵانگاری و سیناریۆکانتان بۆ دەخاتەوە. دکتۆر شۆڕش حەسەن عومەر لە 28 دوای ساڵی 1959 لە شاری کۆیە لەدایک بووە. ساڵی 1965 خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی ئیولا و سەرباخ تەواو کردووە. کۆناغی ناوەندی لە قوتابخانەی حاجی قادر و کۆناغی ئامادەیی لە قوتابخانەی ئامادەیی کۆی قورآن لە ساڵی 1978 بە سەرکەوتی تەواو کردووە. بە پلەی یەکەم دەرچووە لەسەر ئاستی هەردوو ئامادەی کۆی قورآن و کچان. ساڵی 1978 بۆ ساڵی 1970 لە بەشی زانستە ڕامیاریەکانی کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی بەغدا وەرگیراوە. ساڵی 81 بۆ 82 بەرنامەی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە زانستە ڕامیاریەکان وەرگرتووە. ساڵی 93 بۆ 94 جارێکی تر چۆتەوە بەر خوێندن لە کۆلێژی مافی ئێوارانی
زانکۆی سەلاحەدین لە هەولێر وەرگیراوە و ساڵی 96 بۆ 97 بەروانامەی بەکەلۆریوەسی لە یاسا وەرگرتووە. ئاستی یەکەمی بەدەستهێناوە لە ڕێزبەندی دەرچوانی کۆلێژی مافی ئێواران. ساڵی 2004 بەرنامەی ماستەری لە یاسا وەرگرتووە لە کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی. ماستەرنامەکەی بە ناونیشانی مافەکانی گەلی کورد لە دەستورە عێراقیەکاندا. ساڵی 2009 بڕوانامەی دکتۆرای لە یاسای گشتی وەرگرتووە لە کۆلێژی یاسای زانکۆی کۆیە. دکتۆرە نامەکەشی بە ناونیشانی تایبەتمەندیەکانی سیستەمی فیدرالی عێراقە. لێکۆڵەرەوەی داد بووە لە دادگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی. دواتر بۆتە مامۆستای زانکۆی کۆلێژی یاسا لە زانکۆی کۆیە و سلێمانی تا کاتی خانەنشینی لە ساڵی 2024. پوختەیەک لە ئەزمموی نووسینی. لە دوای ساڵی 1991ەوە بە زمانی کوردی و عەرەبی وتاری سیاسی و یاسایی لە ڕۆژنامەکانی قەبات و کوردستانی نوێ و ئاڵای ئازادی و هاوڵاتی و ئاوێنە و ڕۆژنامە و گۆڤاری یاساپارێزی بڵاو کردوێتەوە. ئەندامی دەستەی نۆسەرانی گۆڤاری یاساپارێزی بووە. لە کۆتایی ساڵی 2004 تا ئێستا بەردەوام لەلایەن میدیای بینرا و بیسترا و خوێندراوە چەندان دیمانە و دیداری و چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجامدراوە. لە بوارەکانی پەیوەست بە یاسا و دەستور چالاک بووە. ئەندامی دەستەی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بووە لە ساڵی 2005 بۆ 2009. سەرنووسەری گۆڤاری یاسایی و ڕامیاری زانکۆی سلێمانی بووە. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری پەیمانگەی عەلەمین بۆ خوێندنی باڵا لە شاری نەجەف. ئێستا سەرنووسەری گۆڤاری لێکۆڵینەوەی یاسایی و دادوەریە. بەشداری لە چەندان کۆنفراسی زانستی کردووە لە زانکۆکانی هەرێم و عێراقدا. بەشداری دەیان لیژنەی زانستی و تاوتێکردنی نامەی ماستەر و دکتۆرای کردووە لە زانکۆکانی هەرێم و عێراقدا. سەرپەرشتی چەندان نامەی ماستەر و دکتۆرای کردووە. بەرهەمی چاپکرا و دەستنووس کە 15 بەرهەمە کە بە زمانی عەرەبی و بەداخەوە هیچ یەک لەو بەرهەمە گرنگانە هیچ دەستگایەک ئامادەی چاپکردنی دەرنەبڕیوە کە بە زمانی کوردی چاپ بکرێت. لەگەڵ ئەوەشا 55 توێژنەوەی زانستی هەیە بە زمانی عەرەبی لە گۆڤارە زانستیەکانی عێراق و وڵاتانی عەرەبی بڵاوکراوەتەوە. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر شۆڕش بۆ ڕەفسانی ئەم دەرفەتە. سپاس و ڕێزیش بۆ گوێگرتن و ئامادەبوونتان. دووبارە گەلێک بەخێر بێن. خەرۆکی سنتەر ئێساش داوا لە پرۆفیسۆر دکتۆر شۆڕش دەکەین بێت بۆ پێشکەشکردنی کۆڕەکەی لە ماوەی یاسایی خۆیدا و دواتریش هەر بە ڕێزێک پرسیار یا سەرنجێکی هەبێ ئاراسی کات دکتۆری بکات بۆ وەڵامدانەوە. زۆر سپاس. ئێوارەتان باش، زۆر بەخێر بێن. سپاس بۆ عەزیەت و ماندووبوونتان، بۆ ئامادەبوونتان سپاسان دەکەم. بابەتی ئەمڕۆمان لەسەر ئایندەی یا داهاتوو هەرێمی کوردستانە لە فیدراڵێتی عێراقدا. ئایا ئاڵنگاری و واتە کێشەکان و سناریۆکان چی لە بەردەمی فیدراڵێتی کوردستانی حکومەتی فیدرالی دەڕوانگەی سیاسی و دەستوریەوە تازانی سیستەمی فیدرالی عێراق بۆ دۆخی ئێستاوە دەتوانێت بەردەوام بێت لەوەی پێشکەوتنێک بۆ فیدراڵێتەکە و بۆ هەرێمی کوردستان داڕێی بکات لە سایە ئەم فیدراڵێتەدا، یا بە پێچەوانەوە ئەم فیدراڵێتە فیدراڵێتیشی لەرزۆکە چۆن بە مردویی لەدایک بووە بە هەمان شێوەش بەرەو شکست و هەڵوەشانەوە داوات. بۆیە قسەکردن لەسەر ئەم بابەتە پێویست دەکات کەوا بابەتەکەمان بەسەر سێ تەوەردا بەش بکەیت. تەوەری یەکەم مانای دەوڵەتی فیدرالی و بنەمای دەستوری ئەم فیدراڵێتەی کە لە عێراق دروست بووە چییە. تەوەری دووەممان ئاڵنگاریەکانی بەردەم داهاتووی هەرێمی کوردستان، کێشەکان چییە لە بەردەم داهاتووی ئەم فیدراڵێتە. ئێمە دەڵێن هەرێمی کوردستان چونکە فیدراڵێتی عێراق تەنیا یەک هەرێمی لە خۆ گرتووە. تەوەری سێم سیناریۆکان بۆ داهاتووی هەرێمی کوردستان بەرەو کام ئاقار هەنگاو بنێ. ئەگەر بینە سەر مانای دەوڵەتی فیدرالی و بنەمای دەستوری هەرێمی کوردستان، دەوڵەتی فیدرالی یەکێتێکی ئارەزومەندانەی بە سووریا واتە بە دەستور ڕێک دەخرێت بە ئارەزومەندانە لە نێوان پێکاتەکان یا هەرێمەکان لە دەوڵەتی فیدرالی
كدين دولتي فدرالي كبير أم هرمانا تنازل لسروري خويا سروري درجي بشكل لسروري ناخو كم بو حكومة فدراليكا بمرزيك سروري شي رجي تواو بو خويا باريسن لناو أم دولة فدرالية إسال العراق دا لدنيا دا شلوكين دولة فدرالي هي كرجي سطاسري دانشواني جيهان تكتري سطاسري دانشواني جيهان أجر بروين السر أم دولتانا دبينين أم دولتانا هم خلشي فريقاتي كيا بويا بولامي بتسياركي كعثمان كردي أم دو فدرالية شوازي كبو دياري كردي سارنوس لناو سواتسيوي دولتك دا كهمو بيكاتكان سود دتوانا يكتر لبينن برو بيشكوتن درون أو أمريكا أو ألمانيا أو سويسرا همو أولاتاني كا لسر بنماي ديمقراطي فدرالية كان بيكينا وبرو بيشكوتن درون بويا أجر لعراق كدواتر لواني أماجي كردين بنماي أم فدرالية لسر ديمقراطية دا مزرابة لواني إستاف لا وسعي في تربويا بويا جرينجا كوا فدرالية لقل ديمقراطية على كبر ديمقراطية واستحيل نك أو ديمقراطية كا إما لدستوري عراق بريار من كدا ولسه أرض الواقع بونية. شو كدولة الفدرالية لسه هندك برنسي في اشتيد هذا مزرعة أم برنسيبانا جرينجن بو بيشوا تشوني دولة الفدرالية كبريتيا بتاعتي برنسي بيسر بكوي هرمكان من بو أودي منا أو دولة الفدرالية تا بتوانم دنا أم دولة الفدرالية سرب خوي فون باريس من لسوات سوي دولتها لهمان كاتج دا بجداري كارام هبه لدى مزرعة وكان حكومتي فدرالية بتايبتي لا لصلاتي يحصادانان لحكومتي فدرالية طبعا بوني هرمي كردستان بوني هرمي كردستان استاكا وكو هرمي فدرالي داني كان راوا لناو دستوري عراقي دا تش بتسندين مادي دستوري عراقي 2015 دبسته لو أنا مادي يكم كفاز فدرالية عراق دكا مادي 16 بازدا تكاتكاني أو فدرالية دكا لا بايتختو هرم كانوا خارجا كانوا أمانة مادي سطو قبل داني ناوا بهرمي كردستان وكرمي فدرالي مادي سطو هجدا ريكاري أو إدانا وتشون هرمي تازة دروز بكره كأمش تا ئێستا هەرێمێک دروست نەکراوە ئەمە یەک لەو کێشانەیە کە لە فدرالێتی عراقدا هەیە مادەی 120 مافی بە هەرێمەکانداوە کە دەستوری تایبەت بە خۆیان هەبێ مادەی 120 ئەم مادەیە 5 بڕگەیە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان چونکە دانی ناوە بۆی هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانانی جێبەجێکردن و دادوەری هەبێ نەک دەسەڵاتی کارژێری بەتەنێ بەڵکو هەر سێ دەسەڵاتە حکومڕانەکە و بۆشی هەیە کە ئەو یاسانەی كلا بغداد درسي لحكومة فدرالية درسي أقل لسوارسيوي دصلاة حصريكاني حكومة اتحادية بيتسواني بياساكاني هرين بوي هي كالتعديل يعني كده يكسر وكوي زي بزيان نكا زيقا لوز مسألة دا بشكلي دا هذه أمانشي ريخ سوان سر الرأي أما دا دستورياني كومالي ما دا تريش هنكا بشتواني دم وضعي هرمي كردستان دا كان وكو هرمي فدرالية لدولة عراقي لو أنا ما دي نو ما دي 105 ما دي 106 مادەی 110 112 130 142 طبعا ئەم مادەیە بەڕاستی من دەوانێت بۆ گەرم و شوێنەکە بەسەرەکی دەڕم بەڵابەتەکە ئیتر دوایی ئەگەر پرسیار و شتە بوو ئامادەم بەڵام ئەو دامپێنانە دەستوریە کە لەو ناو دەستوری عراقی 2005 ساکۆ شاباشێک نییە بە کوردرابێ بەڵکو بنەما و پاشکانی ئەم فیدرالێتە و دامپێنانی دەستور زۆر کۆنە و دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی ڕابردوو كاتب يورتي عراق دروس وكاتب ولايات موصل لكندراوة بعراق وبمرز لكندراوة برياري كومالي جلاني يا عصبة الأمم كومالي مجلس عراق دانا وبوي دبيزي بزيكا بوي ككل بلجتين في بعراق دواتر أيمان برنامج في حكومة عراقي دراوة بعصبة الأمم صابي سيويك كومالي وعدي داوة كما فو آزادي كاتكاني عراق وبتابتي كل زي بزيكا فيش قوي بو مرزق وبكراوة لا عصبة الأمم صاري نوصل السيوية قانون يشدد ترتوى قانون لغاتي محلي كناوسة كردستاني كان إلى عراق دياري كدوى زور دوكومنتي يا ساي تريش كالليان حكومتي عراقية حكومتي بريطانية بها وبش دريان كدوى تأكيد لسنوة دكنا وككل دكاتيش زياوازة لعراق بيويستا دصلاتي أويها بكوا خوي حكم خويدا
بەڵام بەداخەوە ئەو سەردەما بەرژەوەندی ئینگلیز لەگەڵ کورد نەبوو بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نەبووەوە کیانێک بۆ کورد دروستکە ئەجینا هەموو بارودۆخەکان لەبار بووکەوە شتێک بۆ کورد بکرێت. دوای ئەوە لە سەردەمی کۆماری یەکەم دەستوری کۆماری دەستوری 50 لە مادەی 3 بە ئاشکرا دەڵێت کورد و عەرەب شەریکن لە وڵاتە. ئەمەش سەرچاوەیەکە. هەروەها مادەی 19 لە هەردوو دەستوری 64 و 68 مادەی 5 و 8 لە دەستوری 1970 ئەمانە هەمووی بڕیاریان داوە کە کورد لە عێراق شتێکی جیاوازە، پێکاتەیەکی جیاوازە و خاچی خۆشی هەیە. بە تایبەتی کە قانونی دەستوری 1970 باز لە حکمی ذاتی دەکا و منطقەی حکمی ذاتی دیاری کردووە. بەداخەوە ئێستا بە پێی قانونی ئیداری دەوڵە هەرێمی کوردستان کەمترە لەوەی کە دیاری کرابوو بۆ حکمی ذاتی لە قانونی حکومەت ذاتی ساڵی 70 کەواتە داهاتووی هەرێمی کوردستان بوونی ئەم فیدرالەتە پشت بەو پاشخانە یاساییە دەبەستێ کە دواتری ڕاشکاوانە دەستوری 2004 و 2005 هاتن دانیان ناوە بە هەرێمی کوردستان وەکو هەرێمی فیدراڵی. ئێستا دێنە سەر ئاینگاریەکان لە بەردەم داهاتووی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە هاتوونە ناو ئەو فیدرالێتە. یەکەم ئاینگاری یەکەم کێشە ئاینگاری دەستوری و یاساییە. ئێستا هەمیشە بۆ چوونی جیاواز هەیە لەسەر لێکدانەوەی مادە دەستوریەکان لەلایەن حکومەتی هەرێمەوە لەلایەن حکومەتی عێراقەوە. ئەمەش بەهۆی ئەوەیەکەوە مادە دەستوریەکان ئەوانەی بنەما سەرەشیەکانی فیدراڵێتی دیاری کردووە لە عێراق بە تایبەتی ئەوەی دابەشکردی دەسەڵاتەکان زۆر شتی تریش بەڕوون و ئاشکرایی و ڕاشکاوانە نەهاتبوو لە دەستور دیاری بکرێت. هەرچەندە دەستور دانی ناوە بۆی کەوا هەرێمێکی فیدراڵیە، بەڵام تا ئێستا هەندێک لەو دەقە دەستوریانە بە تەواوی جێبەجێ نەکراون لەسەر مەسەلەی بەرجەستەکردی فیدرالی بۆ ئەوەی کەوا سربەخۆی هەرێم پارێزراو بێت لە ناو خۆیدا و بەشداریشی دەستە بەرکات فیدرالیەکاندا. یا هەر ئەو دەقە دەستوریانە ئەسڵی بوونیانە لە دەستوردا کە پێویستە لە هەموارێکی نزیکی دەستور ئەم بابەتانە بخوێنە ناو دەستورەوە، وەکو جێگیرکردنی خواستی ئارەزومەندانەی هەرێمەکان بۆ پێکهێنانی فیدرالیەت لە دەستور. هەموو دەستوری وڵاتانی لە سەرەتادا لە پێشەکەیدا دەڵێ ئێمەی هەرێم هاوڵاتیانی ئەم هەرێمانە ڕێککەوتین لەسەر ئەوەی فیدرالیەتێک ئەم فیدرالیەتە دروست بکەین. بەڵام لە دەستوری عێراقی هیچی وانە. لە دەستوری عێراقی شتی وانە هیچ شتێکی وایتیانی. ئەمە زۆر گرنگە چکە وەکو لە سەرەتادا وتمان ئەم یەکێتێکی ئارەزومەندانەیە بە پێی دەستور تۆمار دەکرێت. ڕێککەوتنیەکە بە پێی دەستور تۆمار دەکرێت. بەشداری غیابی هەرێم بەشداری نییە لە دامەزراوەکانی حکومەتی فیدرالی. بەشداریەکە لە کوێوە دەبێت؟ لە ئەنجومەنی نوێنەران دەبێت، لە دەسەڵاتی یاسادانان دەبێت. ئێستا ئەمە تەنیا ئەنجومەنی نوێنەرانمان هەیە. کورد هەرچەندە تا ئێستا لە هەموو خولەکان ژمارەی ئەندامەکانی وەگەیشتۆتە 65 کەس 65 ئەندام، زۆر کەمە، ڕێژەیەکی زۆر کەمە بەرامبەر 275 یا 320 کەس. بۆیە ئەگەر بیانەوێ هەر یاسایە تێپەڕێنن بە دژی بەرژەوەندی دەپەڕێنن، ئێمە ناتوانین ڕێگری دۆ یاسایەکەی. بۆیە دەستور هەرچەندە دانی ناوە بۆی کەوا مەجلیسێکتر هەبێ، مەجلیسی فیدرالی، مەجلیسی ئیتحاد، بەڵام ئەم مەجلیسە هەر دەستور خۆی پەچی خستووە. مادەی 117 دەڵێ هیچ بۆ دەستورە ناکرێت تاوەکو بڕیارێک لە پەرلەمانی عێراقەوە ئەنجومەنی نوێنەرانەوە دەربچێت لە کۆتایی خۆی دەورەی دووەم. ئەوە دەورەی شەشەم تا ئێستا ئەو بڕیارە دەرنەچووە. جگەلەوە ئەم دەستورە کە بڕیاری داوە ئەنجومەنە پێک بێ، ئەنجومەن هەرێم و پارێزگاکانی وەکو یەکداناوە لە یەک ئاست. دەڵێن وێنەری هەرێم و پارێزگاکانی پێ دەبێت. هەرێم یەکەیەکی سیاسیە، کیانێکی سیاسیە، بەڵام پارێزگا کیانێکی ئیداریە، تەنیا دەسەڵاتی ئیداری هەیە، بەڵام هەرێم دەسەڵاتی حکومڕانی هەیە. و دەبین ئێمە سڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزاییمان هەیە، بەڵام کەرکووک کە محافەزەیەکە تەنیا دەسەڵاتی ئیداری هەیە. بۆیە ناکرێت هەرێم و پارێزگا بخرێنە یەک مستەواوە. بۆ پێی کوردستان تاکە هەرێمێکە تا ئێستا ناو فیدرالێتە بەڕاستی زۆر جار لە دادگای فیدرالیشەوە بڕیار دەرەچێت دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان. بۆیە گرنگە کورد
بەداخەوە لە 2021 کە هات قانونی محکەمەکەیان تعدیل کرد کورد هەوڵی نەدا کە ئالیەتێک دروستکە بۆ پێکهاتەی محکەمەکە شێوازی پێکهاتی محکەمەکەکە ڕێژەی کورد بە شێوەیەک کە بتوانێت ڕێگری لە هەندێک بڕیار بکات یا لانی کەم ڕێژەی دەنگدان لەناو ئەو محکەمەیە بە شێوەیەک بێت کە بڕیار لە دژی بەرژەوەندی کورد نەتوانێت بکرێت بە ئاسانی لە هەموو شێوە وەلەو ئێمە قانونی ناتوانین لەوەی محکەمە بێلایەن بێ بەڵام ئەوەی کە بینیمانە لە ڕەوتی ئەم محکەمەیە زۆر جار لایەنداری کردووە بۆ حکوومەتی فێدرالی بۆ بەغدا بەڕاستی لە کاتێکدا ئەم محکەمەیە لە هەموو وڵاتان محکەمەیەکی نیە نەسەر بە حکوومەتی فێدرالی بێ نەسەر بە حکوومەتی هەرێمەکان بێ بەڵکو بێک مستەوا لە بینی هەردوو لە ئەوەستی بێک بەڵام لە زۆر بڕیار بە تایبەتی ئەگەر بیرتان بێتەوە بڕیارەکان کە لەسەر ڕاپرسی گشتی 2017 درا تەواو دژی بەرژەوەندی هەرێمی کوردستان بوو. هەروەها ئەوەی کە پێویستە لە دەستوریشدا جێبەجێ بکرێت دەستە بەرنەکردنی سەربەخۆیی هەرێمی کوردستان لە ناو دەستور ئێمە تا ئێستا هەرێمی کوردستان ئەو سەربەخۆیە تەواوی نییە بەهۆی ئەوەی کەوانە سنوورەکەی دیاریکراوە ئەو هەرێمە سنوورەکەی دیاریکراوە نە دەسەڵاتەکانیشی لە ناو دەستور ڕوون و ئاشکرایە تا بزانێت قەڵەمڕەوی دەسەڵاتەکانی سنووری دەسەڵاتەکانی کوێ دەسەڵاتەکانی لە ناو هەرێمی کوردستان چ شتێک دەگرێتەوە و لە دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچە کوردستانیەکان چۆنە و چۆن نیە. ئەم زات لەلایەشتریشەوە لەم دەستورە گەرانتی نییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەشداری هەبێت لە هەموارکردنەوەی دەستورەکەدا هیچ گەرانتێک نییە. دوو مادە هەیە مادەی 126 کە مادەیەکی گشتیە ئەو گەرانتەی تێدا نیە بەڵام مادەی 142 کە مادەیەکی ئیسtisnائیە بۆ یەک جار بەکاردێت لەوێدا حەقی داوە ئەڵێ سێ پارێزگا ئەگەر لە عێراق بە تعدیلەکە ڕازی نەبوون بۆیان هەیە ڕەزی بکەنەوە بەڵام ئەمە لە دەستوری لە مادەی 126 نییە چونکە مادەی 126 ئەڵێ پەرلەما ئەنجومەنی نوێنەران لەسەر هەموارکردنەکە بە دوو لەسەر سێی دەنگ لەسەری ڕازی دەبێت ئیتر ئەمان بۆ خۆیان تێ دەپەڕێنن ئەمجا ئەڵێ دوای ئەوە ڕاپرسی دەکرێت ڕاپرسیەکە ئەڵێ بە زۆرینە ئەم زۆرینەی دیاری نەکردووە زۆرینەی وەسفی نەکردووە ئایا دوو لەسەر سێیە سێ لەسەر چارە کەواتە بە زۆرینەیەکی ئاسایی تێ دەپێنڕێت تێ دەپەڕێنرێت. ئالنگاری دووەم بەربەستی سیاسی و پەیوەندی لەگەڵ بەغدا طبعا لەگەڵ بەغدا ئێمە لە 2005ەوە بەردەوام لە ناکۆچی داین لەسەر مەسەلە ئەساسیەکان بە تایبەتی لە بواری دەسەڵاتەکانی بەغدا و هەرێم بووچە و موسا بەڕێوەبردنەوە نوێنەرایەتی کورد لە دامەزراوە فیدرالیەکانە یەکلاکردنەوەی مادەی 130 بۆ یەک قەیرانەکان بەردەوام دووبارە دەبنەوە ئەمە شەڕەشەیەکی سەرەکیە لەسەر ئەو پەیوەندیدا کە پێویستە چارەسەر بکرێن بەرەو بنیادنانی پەیوەندێکی جێگیر و تۆکمە نەوە پەیوەندێکی قەیراناوی ئەو کێشە سیاسیانەی ڕوودەڕووی فیدرالیەتی عێراق دەبنەوە لە پەیوەندی بە هەرێمەوە ئەو کێشە سیاسیانە چیدا لەنا ئەو فیدرالیەتە هەیە ئەوەی کە عێراقی بە هەرێمەوە بێ ئەوەیە کە هەرێم تا ئێستا وەکو تاکە هەرێمێک ماوەتەوە لە ناو دەوڵەتی فیدرالی هەموو فیدرالیەتی دنیا بگەڕێ فیدرالیەتێک نییە کە لە یەک هەرێم پێکات بێ لانی کەم لە دوو هەرێم پێکاتەوە یا سێ هەرێم پێکاتەوە هەرچەندە بوونی فیدرالیەتێک لەسەر ئەساسی دوو هەرێم یا سێ هەرێم خۆی مەترسیە هەڕەشەی لەسەرە دوا ڕۆژی باش نییە چونکە ئەو فیدرالیەتانەی کە ژمارەی ویلایەتەکانیان هەرێمەکانیان زۆرە سەرکەوتنیان زیاتر وەکو ئەمریکا، سویسرا، کەنەدا، ئەڵمانیا ئەمانە بەڵام زۆر وڵاتی وەکو بەنگلادێش، پاکستان و مالیزیا و ئەوانە بینین زیابنەوە لە نایاودا یەک وەستاتیا زۆر شوێنی کرد. ئەمەش وامان لێ تێدەگەینێتەوە لایەنی بەرامبەر باوەڕی بە فیدرالیەت نییە بۆیە نایەوێت هەرێمی کوردستان بەشانی هەرێمی کوردستان دروست بێت چونکە چەند هەوڵێک درا لە عێراق بەپێی دەستور و بەپێی قانونی پێکهێنانی هەرێمەکان ئەم هەوڵانە بەرپەنج درانەوە هەم بۆ پێکهێنانی هەرێمێک لە بەسرا لە ئەمبار هەرێمێک لە ناوەڕاست و باشووری عێراق ئەمانە لە ساڵەکانی ڕابردوو هەمووی بەرپەنج درانەوە. ئەم زاغیابی دیموکراسی لە ئەزمموی فیدرالی عێراق دیموکراسیت نییە لەم وڵات دیموکراسیت نییە تۆ ئێمە ڕاپرسێکمان کرد بۆ ڕای خەڵکی کوردستان بزانین لەگەڵ دەوڵەتی سەربەخۆی یارمانەوەی لە وڵاتە کەسی بەهێز ڕووبەڕی ئەم کردارە سیاسی یاساییە ئاشیانە بوونەوە ئەگەر وڵاتێکی دیموکراسی وایە بەو شێوەیە ڕووبەڕووی ئەم
ئەم هەنگاوە نەدەبوونەوە لە زۆر بواری تری یانی سێری حکمی دامەزراوە فیدرالیەکان کە بینیتەوە لەسەر بنەمای دیموکراتیەت ئیش ناکەن لەسەر بنەمای دیموکراتیەت یادەی دەسەڵاتەکان ناکەن لە بەرامبەر هاوڵاتیان بۆیە بەڕاستی نەبوونی دیموکراتیەت هەموو وڵاتە فیدرالیەکانی بەرەو هەڵدێر بردووە یەکێتی سۆڤێت وڵاتێکی فیدرالی بوو یوگۆسلاڤیا فیدرالی بوو بەڵام ئەمانە لە نزیکترین فرسەتدا خەڵک هەڵگەڕایەوە و فیدرالیەتەکە کۆتایی پێهێنا بەڵام فیدرالیەتی ئەمریکا وەکو یەکەم دەوڵەتی فیدرالی ئەمە نزیکی 230 ساڵێکە 240 ساڵێکە زیاترە بەردەوام و ڕۆژ لە ڕۆژیش ئەمڕۆ بۆتە گەورەی هەموو دنیا. ئالنگاری سێم بربەستی ئابووری و دارایی طبعا ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان چونکە جێگیری سیاسی هەرێم بەڕادەیەکی زۆر پەیوەستە بە وەزعی باشی داراییەوە لایەنە دیارەکانی ئەو بربەستە بریتی لە دابین نەکردنی موسە بە شێوەیەکی بەردەوام زۆرا و زۆری سەرچاوەکانی داهات چارەسەرکردنی قەرز و بابەت لە داراییەکان پەرەپێدانی کەش و تایبەت بۆ بەرهێنان گەیشتن بە ڕێکەوتنێکی تۆکمە پێویستە بۆ دابەشکردنی داهات لە نێوان بەغدا هەولێر بەپێی مادەی 120 ئەمجا مادەی 105 مادەی 106 تأكيد لەسەرەوە دەکاتەوە کە هەیئەتێک هەبێت بۆ دابەشکردنی داهاتەکان لە نێوان ناوەند و هەرێم و پارێزگاکان مادەی 106 تأكيد لەوە دەکاتەوە کە هەیئەتێک هەبێت بۆ چاودێریکردنی دابەشکردنی ئەو داهاتە بەڵام ئەمانە تا ئێستا ئەگەر بوونیشیانەیە ئەمایەتانە بەڵام بەکردەوە نەهاتونە سەر ئەرزی واقع کە دەورێکی گرنگی بوو. ئالینگاری چوارەم بەربەستی ناوسەرجێناکان مادەی 103 ئەم بابەتە چەندین لایەنی هەیە دەستوری سیاسی نەتەوەی ئەمنی دیمۆگرافی بەڕاستی مانەوەی ئەم کێشەیە بە هەڵواسرایی و چارەسەر نەکردنی سەرچاوەی ئاڵۆزی پەیوەندی نێوان هەرێم و بەغدایە و کاریگەری خراپی لەسەر داهاتووی هەرێم دەبێت لە عێراق چونکە بە جێبەجێکردنی ئەو مادەیە سنووری هەرێم دیاری دەکرێت بەمەش هەرێم دەتوانێت سەربەخۆیی کۆسەری بەتەواوی تەواو پیادە بکا و دەستوورێکی بە خۆی دابێت کە تۆ سنووری دیاری نەکرابێت لە ناو عێراقێکی پڕکێشەدا پڕنەتەوەدا پرپێکاتە کە تۆ سنوورەکە دیاری نەکرابێت ناتوانانی بێ دەستورێک دابێت بیرن لێ ئێمە کە دەستورماندانا پرۆژەیەکماندانە لە 2008 عەرەبەکان هاواریان لێسا تورکمانەکان هاواریان لێوەرە کە ئێمە وتمان سنووری هەرێمی کوردستان دەبەستینەوە بە جێبەجێکردنی مادەی 103 واتە ئەم ناوچانە ئیتر بۆیە ئەمە گرنگە بۆ من وەکو هەرێمێک سنوورێک هەبێت لە ناو هەموو وڵاتانی فیدرالی هەرێمەکان سنووریانەیە کەمە سنوورم نەبێ یعنی بەڕاستی دەڵم بۆ فیدرالی خۆش نییە بە تایبەتی لەبار و دۆخی ئەمڕۆدا کە ئەم ناوچانە زیاتر مەسەلەی تەعریبیان لەسەرە و تەعریبەکە گەیشتۆتە ئەوەی کە هاتوۆتە ناوەی هەرێمیش بەداخەوە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت دەتوانێت هەرێم دەستورێکی بۆ خۆی دابنێ ئەمجا سنووری دەسەڵاتەکانیشی دەزانێت چۆن حکمڕانی دەکات بەڵام جێبەجێنەکردنی ئەم مادەیە ئەوەیەکەوە لە عێراق ئیرادەی سیاسی بەرامبەر ئیرادەی قانونی و دەستوری زاڵە بەڵام خودی هەرێم بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم جێبەجێنەکردنی ئەم مادەیە بە دەرەجەی یەکەم چکە لایەنی بەرامبەر حەزی لێیە کە 20 ساڵ زیاترە جێبەجێ نەکراوە 20 ساڵی تری جێبەجێ نەکرێت وەخت لە بەرژەوەندی ئێمە پێی خۆشە جێبەجێ نەکرێت بەڵام ئێمە نهاتی لە پێکاتەی تشکیلاتەکانی حکوومەتی عێراقی دوای هەموو هەڵبژاردنێک پێداگیری لەسەر جێبەجێکردنی ئەو مادەیەکەین هەر لیژنەی مردووی بۆ پێکدێن لیژنە لەسەر ئاسی هەرێمی کوردستان لیژنە لە عێراق بەڵام لیژنەکان چونکە جێبەجێکردنی ئەم مادەیە بزانن سێ قۆناغە ئێمە تا ئێستا لە قۆناغی یەکەم براوە قاکرد لە سوڕینەوە تا ئێستا قۆناغی یەکەممان تێنەپەڕاندوە کەواتە زۆر زەحمەتە بەو نەفەسە بەو ئالیەتە بەو ڕۆحێتە بتوانین جێبەجێ بکەین. ئالینگاری شەشەم بربەستە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانە ئەوە عێلاقەی بە هەرێمی کوردستانە زۆر شت لەو بابەتانە بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان هەر ئەوە نییە کەوازن پەیوەندی بە ڕۆلی بەغداوە هەبێ هەڵوێستی بەغداوە هەبێ بەڵکو فاکتەرە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان کاریگەریان هەیە لەوانە مەسەڵەن ئێمە تا ئێستا نەمانتوانیوە هێزە سیاسەکان یەک بخەین لە هەڵبژاردنەکانی کەرکووک نەمانتوانیوە هەموو بە یەک لیست دابەزێت هەرە بە یەک لیست لێدا دەبەزێت تورکمان بە لیستێکدا دابینێت بەڵام ئێمە بە لیستی جیاوازدا بێت لەسەر هەموو مەسەلەکان هەوستا نە هێزە سیاسەکانمان هەڵوێستی یەک هەڵوێست نین مەسەلەی دوو ئیدارەیمان کۆتایی پێ نەهێناوە
چاکسازی کارژێڕی و بەرەمەندەڵیمان نەکردووە تا ئێستا سەروەری یاسامان دەستەبەر نەکردووە لە هەرێم بەداخەوە دیموکراسێتی ڕاستەقینە نەهاتۆ دوای 35 ساڵ حکومڕانی دۆخی ئابووری و خزمەتگاری گوزاریەکان بە دۆخێکی خراپدایە باری کۆمەڵایەتی و گوزەرانی خەڵک و کێشەی کۆچ و دابینکردنی هەڵی کار بۆ گەنجان ئەمە هەر بەڕاستی لەو پەڕی ژێر سەرەوەی ئاستی دەست کەواتە داهاتوو هەرێمی کوردستان پێیوەستە بە توانای هەرێم بۆ بەدەستێنانی هاوسەنگی لە نێوان سێ ئازدا یەکەمیان بەهێزکردی دۆخی دەستوری هەرێم لە ناو عێراقدا دووەم بنیادنانی پەیوەندێکی جێگیر لەگەڵ حکوومەتی فیدرالی سێم چاکسازی سیاسی و ئابووری و دامەزراوی لە ناوخۆی هەرێم هەموو ئەمانەش ڕاستەوخۆ دەمانبەنە سەرکەوەری سێم ئایا سیناریۆکانی داهاتوی هەرێم لەناو ئەو ئالانکاریە و لەناو ئەو کێشانە کێشە سیاسی و یاسایەنەوە بەرەو بەهێزکردنی فیدرالیزم و ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەنگاو بنین یا هەمان ئەو دۆخی ئێستا بەردەوام بێن لەگەڵ بەغدا یاخود دۆخەکە بەرەو هەڵبژاردنە سیاسیە مەترسیدارەکان لەنگەر بگرێت ئەمە ئێستا باسییان دەکەین تەوەری سێم سیناریۆکانی داهاتوی لەوی کوردستانی کۆتایی ئەوە خینە ڕوو زیاتر ئەگەرن لەوەی پێشبینیەکی حتمی بێت چونکە داهاتوی هەرێم پەیوەستە بە سروشتی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر و چاکسازی ناوخۆیەکان و گۆڕانکاریەکان لەسەر ئاستی ناوچەکە و دنیاش یعنی هەر ئێمەنی هەر ناوخۆی عێراق نیە ناوچەکە دنیا گۆڕانکاریەکان چۆنە سیناریۆ یەکەم بەهێزکردنی فیدرالیزم ئەم سیناریۆیە جەخت لەوە دەکاتەوە کە ئەم فیدرالیەتی هەیە پایەکانی بنەماکانی پرینسیپەکانی بە دەستور و بە واقع بەهێز بکرێت هەوڵی هەموارکردنەوەی دەستور بدرێ بۆ ئەوی پرینسیپەکانی دەستور جێبەجێ بکرێت بخرێتە ناو پرینسیپەکانی فیدرالی بخرێتە ناو دەستور و بەتایبەتی بنەماکانی پرینسیپی سەربەخۆی هەرێم پرینسیپی بەشداری هەرێم لە دامەزراوە فیدرالیەکاندا کە ئێمە هیچ کاریگەریەکەمان نییە لە دامەزراوە فیدرالیەکاندا ئەمە بەشداری سیاسی هەرێم نییە لە بەغدا کە ئێمە سەرۆک کۆمار کووردا یاخود ئەنجا پەرلەمانتارمان هەیە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی یا 4 وەزیرمان هەیە ئەمە بەشداری سیاسی نییە بەشداری سیاسی ئەوەیە تۆ ڕێ لەو یاساکان بگیری فلتەرێکت بەدەستەوە بێ یاسایەک دەرنەچێت دژی بەردەوەندی کوردستان بڕیارێکی سیاسی یا قەزایی دەرنەچێت دژی بەردەوەندی هەرێمی کوردستان ئەمە بەشداری سیاسیە لە دامەزراوەکانی فیدرالی کەواتە هەوڵدان بۆ گۆڕینی ئەو پەیوەندی ناوجێگیرە پڕ قەیراناویە هەر ڕۆژە موشکیلەیەک دروست دەبێ و هەلی کۆتایی بۆ دانانین بە شێوەیەکەوە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ داهانە سیاسەکانی عێراق بیبڕینەوە بە جورئەتەوە قسە بکەین هەموو ئەو مەسەلانەی کە باسمان کرد دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان مەسەلەی مابەی 100% بەشداری هەرێم لە بەغدا دەستەبەرکردنی سەربەخۆی هەرێم دەسەڵاتەکان بەڕوونی دیاری بکرێت نەک ئەو بڵێ وەڵام من دەتوانم نەفت بفرۆشم بە پێی دەسوور ئەو بڵێنە بۆ دنێ نەفت بفرۆشم ئەمانە هەمووی دەبێت ئەم مەسەلانە لە دەستوری وڵاتانی فیدرالی بەڕوونی دیاری دەکرێت ئەمە هەڵبژاردەی یەکەم هەڵبژاردەی دووەم ئەوەیە کە مانەوە لەسەر ئەم دۆخەی ئێستا تێداریکە بەڕاستی دۆخێکی پڕ قەیراناویە قەیرانێک دێتە پێشەوە کێشەیە دێتە پێشەوە هەلێکی وەختی بۆ دەکەین دوای پاش 2 مان یان پاش 6 مان کێشەکە دەگەڕێتەوە وەکو دەبینی ئێستا کێشە لەسەر موچا بودجا پێشمەرگەیانی لەسەر هەموو مەسەلەکان کێشە هەیە کێشەیەکەم ڕۆ چارە لەسەر دەکەین پاش 3 مانگی تر دەگەڕێتەوە ئەمە خیاری دووەمەکە ئەگەر لەسەر ئەم دۆخە بینینەوە ئەمە دۆخێکی خراپە بەڕاست خیاری سێم ئەوەیە کە ئەو خیارە سیاسی لەوەی زیاتر دەستوری قانونی بێت ئەم سنیاریۆیە لەو کاتەدا دەردەکەوێت ئەم خیارە لەو کاتەدا ناچاری ویە بەرکەوە پێشاتەکان بە شێوەیەکی کە تۆ حەز دەکەیت حکوومەتی فیدرالی عێراق پاشگەز بۆتەوە لە مەسەلەی فیدرالی کە پاشگەز دەبێتەوە کەتر تۆش تازە ناگەڕێەوە بە دواوە بە حکمی زاتی یا بە فیلدا مەرکەزی ئیداری ڕازی حکمی زاتی ساڵی هەفتەیە لا مەرکەزی ئیداری ساڵی 63 نەکرێت لێرەدا بارودۆخی جیهان بارودۆخی ناوچەکە بارودۆخی خۆت چیت کردووە ئەمانە دەوت دەبینن لەوەی کەوا بڕیارێکی چارەنووسساز بێت ئایا بنێنەوە لە ناو عێراق بۆ شێوەی کەوا بەسەردا سەپێنرێت یاخود بڕیارێکی چارەنووسساز بووی بە جیابوونەوە ئەگەر دۆخەکە لە ناو خۆ دەرەوە جیهان لە بەرژەوەندی عێراق بێت ومان ئەومان بەسەردا سەپێنیتەوە عێراق بێتەوە حکومەتێکی سادە و حکمی مەرکەزی و کوزارە
بەڵام ئەگەر دۆخ و ئەوەکە لە بەرژەوەندی ئێمە بێ لە بەرژەوەندی کورد بێ لەسەر هەموو ئاستەکان ئەوە وەختە کورد دەتوانێت بڕیار بدا بەڵام دەبێت بە دیڕاستەیەکی ود نەوەک وەکو 2017 دەبێت ئەم تەجروبەیە لەبەر چاو بگرین ئەم تەجروبەیە ئەوەی کە باسی کرد محکەمەی عالیدا تەفسیری بۆ ڕاپرسیەکەی 2017 بەڕاستی ڕاپرسیەکدانەوەیەکی ڕاز نەبوو چونکە لەناو دەستوری هیچ وڵاتێکی نییە بڵێ ئەم هەرێمە بۆی نییە زیادێتەوە هەرێمەکان بۆیان نییە زیادێتەوە ئەمە تەنیا لە دەستوری وڵاتە دیکتاتۆرەکانە بوو دەستوری یەکێتی سۆڤێتە بوو کە وڵاتێکی دیکتاتۆر بوو کاتێککە فرسەت هاتە پێشەوە زیابنەوە کە ئەمە شتێکی سیاسیە واقعیە ئەگەر واقع لە بەرژەوەندی من بێ وەڵا بەیانی زیادبنەوە ئەگەر باقعیش لە بەرژەوەندی من ئێمە نەبێ ناچارین بەردەوامین بۆیە لە دەستور شتێکی نییە ڕێمان لێ بگرێ بڵێ بۆ نییە زیادیەوە یا بۆ تێ زیادیەوە بە هیچ لایەکیان شتێنێ کەواتە واقع چی فەرز دەکات ئەمەیە گرنگەکە بڕیاری لەسەر وەکو گوتمان گرتنەبەری هەر سیناریە لەم سێ سیناریە بەهێزکردنی فیدراالێتەکە لەوەی کەوا فیدراالێتێک بەردەستە بکرێت لە بەرژەوەندی کورد بێ لە عێراق یاخود ئەم فیدراالێتە لە زۆکە بەردەوام بێ یاخود بڕیارە سیاسی خەتەرەکە بگرێت ئەمانە هەمووی پەیوەندی بۆ هەیەکە تا چەند تۆ لە هەرێم چاکسازی کردووە چونکە ناکرێت تۆ داوای سەربەخۆیەکەی بەڵام پرینسیپە سەرچەکانی دیموکراتی و هاوڵاتی خۆت پشتیوانی نەکات یعنی ئیمانی بە مەسەلەکە نەبێت دەبێت لەناو خۆدا چاکسازی ئابووری سیاسی دیپلۆماسی هەموو ئەگەرەکانی بۆ حاضر کرد بەڕاستی 2017 کە کرا ئێمە زۆر قاوەتمان کرد زۆر قسەمان کرد وتمان ئەم پرۆسەیە کە هەردەیکەن بە 2 ساڵ 3 ساڵ ئامادەکاری بۆ بکرێت بەڵام ئێمە نە لە ڕووی سەربازیەوە نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی دیپلۆماسیەوە لە هیچ ڕوویەکەوە شتێکمان بۆ نەکرد بۆیە ئەمە زۆر گرنگە نەک ئەگەر ئەو بڕیارەوە بی حتا بۆ خۆشت وەکو هەرێمێک حتا بۆ خۆش لەگەڵ وەکو هەرێمێکی ناو عێراقیەوە گرنگە هاوڵاتی هەست بکات کە لە هاوڵاتی بەغدا و پارێزگاکانی تری عێراق باشترە بە تایبەتی کە تۆ تاکە هەرێمێکی عێراق بەداخەوە ئێستا کە دۆخەکە بە پێچەوانەیە ئێمە ناساری یعنی خۆزگا بە وەزعی ئەوانە خوازی مەسەلەکەش ئەوەیە کە هەمووی ئەو گەنگەڵ و ئەو فەسادە هەیە ئەم ئیدارەیەکی خراپ هەیە حکمی هەرێمەکە دەکات بۆیە هەموو ئەم چاکسازیانە بەهێزکردنی بەرەی ناوخۆی هەرێم هێز دەداتە دەسەڵاتدارانی هەرێم کە بتوانن هەم بەرامبەر بەغدا لە دانوستانیان هەم لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیشتەوە هێزێکی ئەوە بن کە حسابیان بۆ بکرێت ئەگەر زۆر بینە ڕۆی دوا قسە مەسەلەی ڕۆژ ئاواکە لە کۆتایی 2025 و سەرەتای 2026 پشتیوانی خەڵک و خۆراگری خۆیان چاکسازیەکانیان وایان کردکەوە ئێرادەیان بەسەر کۆمەلگای نێودەوڵەتی و سووریا داشتێن بۆیە گرنگە ئێمە بگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان بەرەی خۆمان دەست پێی بۆ بتوانین وەکو ئەوان ئێمەش ئێرادەی خۆمان بەسەر بەرامبەرەکانمان بەسەر هێزە زر هێزەکانی دنیا قسەکەین زۆر سوپاس بۆ جێگرتنتان ئامادەم بۆ هەر پرسیارێک و ڕوونکردنەوەی زۆر سپاس دەستان خۆش بێت پرسیارەکەی تەمایەمەیش لەسەر ئەو بابەتەمان زۆر کردو بەڕاستی ئەمە یەک لە نمونەکانەوە دکتۆرە پەروینەکە لەسەر سنووری اختصاصەک و دەسەڵاتەکانی هەرێم و بەغدا دەنووسێ ئامێدی خان لێرە بوو ماستەرنامەکەی لەسەر پاراستنی ئەم فیدراالەتەی عێراق حیمایی دەستوری بۆ هەرێمی کوردستان چۆن دەکرێت لەسەر ئەمەنووسیەتی کە پێکەوە ئیشمان کردووە ئەنجومەنی ئیتیحاد بەڕاستی وەکووتم نابێت هەرێم و پارێزگا ئەندامن لەو ئەنجومەنە نابێت دەبێت تەنیا وێرایەتی هەرێم بێت هەرێم پێگەنهاتووە دەبێت هەلێک بۆ کوردان بێت من وتم فلتەرێک دەبێت بۆ کوردان بنرێت ڕێگە لە ئەنجومەنی نوێنەران بگرێت یاسایەک دەرنەچێت پێچەوانەی بەرژەوەندەکانی کورد بێت ئەمەیە زایتر لەم مەجلیسە دەبێت یاخود بەبێ ئەم لەناو پەرلەمانی عێراقی دەشکرێت لەناو ئەنجومەنی نوێنەران ئێستا بە یاسای ئەنجومەنی نوێنەران یاخود بە تعدیلی دەستوروا بکرێتەوە یاسایەک دەرنەکرێت ئەگەر دژی بەرژەوەندەکانی هەرێم بێت یاخود لانی کە مەسەل نوێنەرانی هەرێم لە کوردستان پێڕازی بێت
ئیتر ئەمە ئەم وەزعی لە عێراقەیە کێشەکان زیاتر سیاسیە کەس لە وڵاتە ئیلتیزام بە دەستورەوە ناکات کەس ئیلتیزامی بە قانونەوە نەکردێت لە چواردەی تەموزی 58ەوە تا ئێستا کەس ڕێزی لە قانون نەگرتووە کەس ڕێزی لە قانون نەگرتووە بە خۆشمانی قانونێک خۆمان دایدێنێ ڕێزی لێ ناگرێت بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە کێشەکە سیاسیە من وتم فیدرالیت و دیموکراتیت دوو ڕووی یەک دراون ئەگەر وڵاتێک حتا وڵاتی سادەش بەس بە تایبەتی وڵاتی فیدرالی ئەگەر دیموکراتێکی تیانە بێ بەڕاستی بەرەو پێشەوە ناچێت نمونەی وڵاتە سۆسیالیستەکانیش کە فیدرالیتیان دامەزراند و هەمووی دوای ساڵی 90 هەڵوەشانەوە یەو بەستارکراوێکێکی سۆڤێت و ئەم وڵاتانە باشە بۆیە ئەگەر وڵاتەکە دیموکراتی گیانە بێ هەر هەرێمێک لە نزیکترین فرسەت بڕیاری زیابوونەوە دەدات لە نزیکترین وەکو چۆن بەنگلادێش لە پاکستان چوە دەرەوە سنگافۆرە لە مالیزیا چوە دەرەوە کۆسۆڤۆ بۆ بە هەمان شێوە لە نەوەتەکان هاتە دەرەوە بۆیە کێشەکانی ئێمە واقعەکەیە سیاسەکەیە لایانی بەرامبەر من وتم باوەڕی بە فیدرالیت نییە بەڵام ئەو واقعی لە هەرێمی کوردستان هەبوو قەراری 680 ئێرەی کرد بە کیانێکی وەکو دەوڵەتێک لە ناو دەوڵەت قەراری نەفت بەرامبەر خۆراک بە زیاتر ئامەیە لە هەرێمی کوردستان دەکرێت ئەمە خۆی سەپان کە ناچار بوو لە کۆنگرەکانی معارەزەی عراقی لە دەستوری 2004 ئەمەش بکرێت ئەمجا بەڕاستی خوارە خۆشوو مانزەلارێک پێش ئەوەی قانونی ئیدارەی دەوڵەت دەرچێ ئەگەر بیرتان بێ خەریتەیەکی بەرزکردەوە خەریتەیە کە ساڵی 1990 کراوە لە دەوڵەتی عوسمانی ناوچەکانی کوردستانی هەموو دیاری کردووە پێوتون کە چوە کوردستان و چوە کوردستان یعنی ئەمەش بوو وای کردەوە ببێتە سەر چاوە بۆ مادەی 58 دەستور بەڕاستی یعنی وەکو وتم ئەمە شاباش نییە خێرێک نییە بە کوردستان بەڵام چاریان نەبوو کردانیان بە فیدرالیەکە دانا بەڵام پرسندەکان لە سەرەتادا بەشەر هاتە ناو پرۆسەی دانانی دەستورەوە دەشیاویست ئەو بنەمانەی کە بۆ فیدرالیت دامەزراوە لە ناوی بەرێت زۆر مادەشیان ئەو کرد مادەی 132 ئەوان داهێنا 132 دەستور زۆر مادەی کرد زۆر مادەیش کە گرنگ بوو بۆ عێراق سڕیانەوە بۆیە لایانی بەرامبەر ئەوەندا دڵی بەو ئەوە خۆش نییە کە تۆ فیدرالیت لە عێراق دێت بۆیش تۆ نیانهێش کاتێک بەسرا ئەمبار چەند نۆ پارێزگا لە ناوەڕاست و خوار و عێراقداران کە فیدرالیتە کردن ڕەمزیان کردەوە بۆ دەستور هەیە قانونیش هەیە بۆیە کێشەکان بەڕاستی سیاسیە زیاتر لەوەی کە دەستور بێت چکە لە کەس ئەگەر خەڵک لەم وڵاتانی هاوشێوەی ئێمەش وە کاکتۆر ئاماژە پێدا ئێران و سووریاوانە ئەگەر تابەت بوون بە دەستور هەبووە خەڵکی ئەم وڵاتانە ناچار نەبوو چێ لە وڵاتێک بژی بە لە هەندەران دوور لە زێری خۆی بەس ئەوە چیە قانون تێدا سەروەرەوێت مافی هەموو خەڵک دەستەبەر دەکرێت یعنی بۆ خەڵک ناوە بۆ سعودیە کە وڵاتێکی ئیسلامیە بۆ وڵاتەکانی خەلیج ناوە لەبەرەوەی مافی خەڵک دەستەبەر ناکەن سەروەر قانون سەروەریە ئێمە لە 58ەوە تا ئێستا قانون سەروەریە لە وڵات بە شێوەیەکی کورت مامۆستا مەلاقاتدەبن سیناریۆکانەوە خستە بەردەم یا ئەم فیدرالیتە بەهێزکەی یاوە خۆی بێنێتەوە یا ئەوەتە وەزعەکە وای لێ بێت کە بەغدایە ئێمە بڕیارێک بدەین کە ئەوەی بەغدا بەردی ئێمەوێ نە ئەوەی ئێمە بەغدا بێت ئەمە ناچاری بەڵام ئەمانە هەمووی واقع و بارودۆخ تۆ ناکرێت بێ داوای سەربەخۆیی بکەی بەڵام بنەمای ئابووری سەقەت بێت نەبێت دیبلۆماسی لەوەی دیبلۆماسیەوە هیچم نەکردێت ئەمڕۆ هێزەکانی دنیا ئەگەر بیرتان بێت لەگەڵ کۆسۆڤۆ شیشان داوای جیابوونەوەی کرد بەڵام لەبەرەوەی هیچ هێزێکی دنیا لە پشتی نەبوو شیشانیان قەمع کرد وێرانیان کرد بەڵام کۆسۆڤۆ سەربەخۆیی وەدێت لەدەست سەر بێت ئەمە دەبێت تۆ لە وا بکەیتەوە دیبلۆماسیەکەی دروستکەی پشتیوانی دنیا بۆ خۆ بەدەست بێت ئەمەمان نەکردو ئێمە نهاتوین ئەم شتانە یعنی هینێک بکەین ئیشێک بکەین بەوەی کەوا بڵێن دوو ڕۆژتر ئەگەرمانەوێ لەو عێراقە خەیارێشتر وەرزگرین بتوانین بڕیار بکەین نەمانکردن ئەوەمان نەکردووە و ئەگەری خراپتر سیناریۆی خراپتر ئەگەر هەبێ بەرەو ڕوومانەوە باوەڕ ناکەم لەو سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتن و
کە دنیا هەلبووتە نەک بۆتە ماڵێکی ژوورێکی ئاوە نەک بۆتە دێیەکی بچوو بۆتە ژوورێکی ئاوە ئەگەر ئەو تەکنۆلۆژیە نەبووە ئەو پشتیوانیە گەورە بۆ ڕۆژئاوا لە پارچەکانی کوردستان و لە هەندەران دروست نەدەبوو تا ئەو فشارە نێودەوڵەتیە دروستکە لە نەوەتوێتیش ئەگە بیرتان بێ بەڕاستی ئەم فشارە نێودەوڵەتیە بوو ڕێی خەڵک بوو کە ڕێی خەڵک دۆستانی کورد هەڵسان دۆستان یان لە ڕووی ئینسانیەوە بینیان ئەم هەموو خەڵکە ڕچیەکانەوە نومە متحیدیان ناچەر کرد کە بڕیاری 688 دەبکە بوو بە بنەمایەک بۆ دامەزرانی هەرێمی کوردستان بۆیە من تەسەوڕ ناکەم لەوەی کە تێدا هەین ئەگەری خراپتر بێ خوا نەخواستە ئەوەی لە هەڵەبجە ڕوودایە ئەوەی لە ئەنفاڵ ڕوودا جارێکتر ڕووبەرمان دێتەوە دکتۆر جەزا منیش باسی ئەوم کرد لە ئەوەکان یانی وتم مەسەلەی دەستور گرینگە هەموو وڵاتێک دەبێت بە دەستور ڕێک بخێر هەموو وڵاتێک دەبێت بە دەستور ڕێک بخێر بەڵام نە هەموو شتێکی لەسەر دەستور جێبەجێ ناکرێت ئەگەر دەستور هەبێ بەڵام کە ڕێزی نەگری خۆت ڕێزی نەگری قیمەتی نییە فەرموو بەریتانیا دەستوری نییە دەستورەکەی نەنووسراوە بەریتانیا دەستوری نییە ئیسرائیل بە قانونی ئاسایی کە دەستوری نییە و قانونی ئاسایی دەسەڵاتەکانی ڕێخستووە بەڵام ئایا دیموکراتیە لەوێ چۆنە لە بەریتانیا چۆنە لە وڵاتانی هەڵاتی ناوەڕاستی وڵاتە ئیسلامیەکان وڵاتانی کوردستان بۆیە بەڕاستی من کە ئەڵێم خەیاری مانەوە لە ناچاریە کە تۆ دەبێ واقع بخوێنەوە هەموو کەس حەز دەکا ئەم عێراقە بە زۆر بەسەرماندا سەکەندراوە ئێمە بەخۆشی خۆمان نهاتووی من ئاماژەم بە هەموو بەڵگەنامەکاندا کە ئێمەی ناچار کردووە بەڵام هەموو جارێک شتێکیان سەپاندووە بەسەر عێراق بەس بۆی عێراق نەهاتوە خۆقانم بووە ئەو تەسریحەی کە ساڵی سیویەک تەقدیمی حەسبەت ئومەم کراوە هەڵێ قائیدەیەکی نێودەوڵەتیە هیچ گۆڕانکاری تێدا ناکرێت ئیلا بە دوورسەرسەی ئەندامانی ئەسڵەت الومەم دەبێت نە لە ئێستانە لە داهاتوو ئەمجا دەڵێ قائیدەی بەرزترین قائیدەی دەستوری عێراقا لە داهاتووش وەکو قائیدەیەکی دەستوری دەمێنێتەوە بەڵام ئیشیان پێ نەکردووە وەنیە ئیشیان پێ نەکردووە بەس ئێمە کە ماوینەوە ناچار بووین بە هەموو هەوڵێک بە سیاسی بە عەسکەری خەباتمان کردووە ئەوە لەمان پێ هاتووەکی دەست من خیاری یەکەم بە باشترین خیار دەبین کە هەوڵ بدەین ئەم فیدرالەتە ئەم دەستکەوتەی هەمانە بەهێزی بکەین بە شێوەیەک بنەما دەستوری و واقعیەکانی بەرجەستە بکەین بەرەو پێشەوە بڵێن ئەجی ناوەڵات بۆ خیاری زیابوونەوە زۆر ئاسان نییە بۆ تۆیەکەوە هەموو بە تایبەتی هەر سێ دەوڵەتی دراوسێ دوژمنتە بۆیە ناچارین بەڕاستی مانەوەمان لە ناچاریە ئەوە نییە لە خۆشیمان بێت ئەوە نییە لە خۆشیمان بێت ئەمەش حەز دەکەین زیابینەوە دەوڵەتی سەر بە خۆمان هەبێت بەڵام کە ئاسان نییە بە تایبەتی ئێستا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە وایان کردووە زۆر بە زەحمەت خەریتەی سیاسی دنیا بووەکرا ڕەحوو دنیانی من میسالم هێناوە لە شیشان خۆتان بینیتان لە نەوەتەکان وەزعی چی بەسەر هات کۆسۆڤۆش لەبەرەوەی پشتیوانی نێودەوڵەتیە بوو ئەمە هیچ بەڵێ لە کەتۆلۆنیا لەگەڵ ئێمە ڕاپرسیان کرد لەگەڵ ئێمە ڕاپرسیان کرد مەجاریان نەدەم باشە وڵاتێکی ئەوەش کاکتۆ فەرەیدون و گەشەی کوردستان بەداخەوە ئێمە وتمان بەشی باسم کرد وازام یەک لە کێشەکان مەعەوقاتەکان ئالیکاریەکان وتم مەسەلەی ڕێخستنەوەی ناوەدۆخی هەرێمە لە هەموو بوارەکان سیاسی ئابووری دارایی کۆمەڵایەتی ئەگەر ئەمە نەکەین بەڕاستی چکە تۆ لە ماڵەکەی خۆت هیچ نەبی قەت هیچ پێ ناکرێت هەموو دنیا پشتیوانی بکە لە ماڵەکەی خۆت هیچ نەبی هیچ بۆ ناکرێت بۆیە ئێمە نەمانتوانی ئەو ئەزمونە وا لێ بکەینکەوە بەڕاستی بەرەو پێشەوە بڕوە و داوا لە عێراق بکەین کەوا داخوازیەکانمان لەناوە لەو فیدرالەتەی جێبەجێ کا بوو لە کار بیرم چوو مادەی 140 ڕاستە دەستوری مادەی ئەڵێ دەبێت لە 2007 جێبەجێ بکرێن ئەو وەختە عەرەبەکان کردیان وتیان ئەمە تەواو کۆتایی هادەم مادەیە بەڵام
ئێمە مانان نووسیمان ئەوە لە بە عەرەبی نووسیمان لە سەریکە کۆتایی پێناهاتوە ئێستا چەند بڕیارێکی دادگای فیدرالی هەیە کە ئەڵێ ئەم مادێ کۆتایی پێناهاتووە چکە دەسەڵاتی تەنفیزی جێبەجێ نەکردەوە بەڵام وەکو وتم بەڕاستی جێبەجێنەکردنەکەی خدای خۆمانە ئێمە زەمن لە قازانجمان نییە هەفتان مفاوەزاتمان کرد تا 74 لێمان پاڵداوە نەهاتی شتەکان جێبەجێ بکەین نەهاتین وانیا نهاتین وتی منطقه حکومی ذاتی بەپێی ئەو ناوچانە کە زۆرینەی کوردن لێگەڕین تا 74 قانون حکومی ذاتی دەچوو ئەم وەختەکەەوە هەموو شتێکەوە بوو شەر دەستی پێکردەوە بۆیە ئێستا ئێمە زەمن لە ساڵحمان نییە هەر ڕۆژێک ئێمە کەمینەی لە وڵاتە بەنسبەتی عەرەب یەکێک باسی ئەوەی کرد کە 5 ملیۆن ئێمە 5 ملیۆن زیاترین ئەمجا خاچی کوردستان ئەوەندەی ئێستا لە ناو دەسەڵاتی هەرێمی کوردستانە زیاتری لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە قانونی حکومی ذاتی دابڕاوە خۆی 74 کیلۆمەترە 39500 کیلۆمەتری دابڕاوە 79 دابڕاوە بۆیە ئێمە گرینگە بەڕاستی ئەگەر من زۆر جاری شتاکیدم کردەوە لە بەرنامەکان کە قسەم کردووە حەقە لە هەموو حکومەتێک پێش ئەوەی داوای ئەوە بکەیت شەڕ لەسەر پۆستی سەرۆکۆماری یا وەزیر یا هەر شتێکی تر بکەیت شەڕ لەسەر ئەوە بکە وەرە کاکە مادەی 130 بەجێبەجێکە خەڵکێکی پسپۆر بێنە کە لە ڕووی قانونیەوە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی جوغرافیەوە با لە لیژنەکە بێت خەڵکی داناوە لیژنەکە هیچ پاشخانێکی نییە لە هیچ بوارێکەوە لەگەڵ ڕێزم بووە و هەر لیژنە پێکاتن نەبوو هەر یعنی تەرزیەکردنی خەڵکە بەداخەوە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە چکە ئێمە هەرێمی کوردستان لە خەتەرە تۆ حساب کە 80 ساڵ پێش ئەمڕۆ لیژنە هاتووە بە ویلایەتی مووسڵ وتوێتی هەب لەسەر هەشتی کووردە ویرک بە مووسڵیشەوە کەچی ئێستا پێمان دەڵێن مووسڵ عەرەبە کەرکووک کوردستانی نییە زۆر ناوچێکی کەواتە 20 ساڵی تر زۆر ناوچێکیشمان ئاوا دەبێت ئەگەر بێت و سنوورەکە دیاری نەکرێت کە سنوورەکە دیاری کرا ئەوە تەواو کوردستانە ئیتر عەرەب دێنایەکەی خۆتە بەس من یەکلام کردوتەوە کە خاشی منە کوردستان وڵا مەسەلەی دەستور دڵسۆزخان گرنگە دەستور هەبێت وەلو من هەفتەی ڕابردوو لەسەر غیابی دەستور لە هەرێمی کوردستان لەسەر غیابی دەستور لە هەرێمی کوردستان سیمینارێکمان هەبوو گرنگە دەستور بەڵام وتیشمان دەستور ئەو ئەساسیحریە نیە سەرچاو ئەو ئەساسیحریە نیە کە هەموو شتێکت بۆ ئەو بکات دەستور بۆ وڵاتێکە کە خەڵک ڕێزی قانون بگرێ هۆشیاری سیاسی بەرز بێ کاتێک حکومداران ئیلتیزامیان بە دەستورەوە نەکرد خەڵک بتوانێت پەنجە بکات ڕێزایان پەنجە ڕوبەڕوویان بێتەوە موقیفی هەبێت بۆیە ئەمە گرنگە سەروەری یاسا من دەستورێک چی لێ بکەم لە ڕیادی سەروەری یاسا لە ڕیادی قانون بۆیە هەمیشە سەروەری یاسا لە پێش هەموو شتێکەوەیە ئەگەر ئێمە ڕێزمان لە یاساکانی ڕێخست ئەو یاسانەی پەرلەمانی و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی دەسەڵاتی دادوەری ڕێخستۆ ڕێزمان لێگرتووە دەستوریشمان لەدا ئێستاوە باری دۆخمان لە دۆخێشترین بەڵام ئەوەمان نەکردووە وڵا ڕاستە مامۆستا جەعفەر بەداخەوە منیش باسم کرد کە خۆمان وەک پێویست نەهاتین سوود تا ئەم زەپەی ناو خۆمان بەهێز نەکەین وەر نەکەین وەک کاک مەلا باسی کرد مامۆستا مەلا قادر ناتوانین پشتیوانی دنیا هێزن نییە بۆ دانستان بەرامبەر لەگەڵ بەرامبەرەکە من دووبارە سوپاسان دەکەم زۆر سوپاسیش بۆ سنتەری کۆیان کە ئەم دەرفەتیان ڕێخست زۆر خۆشحاڵم بۆی کە لەگەڵ زۆر سوپاس دەست خۆشکار بابەتێکی گرنگە ئێمە خۆمان نەزانین لە مەسەلەی فیدرالیەتە دوو مەبدەمان هەیە مەبدەئی بەشداری کردمان و مشارەکەمان هەیە و لەگەڵ ئیستیقلالیەتمان هەیە بەنسبەت مەبدەئی مشارەکە لە دەستوری عێراقیە کە باسی مەجلیسی ئیتیحاد دەکەین طبعاً ئەوە هیچەوە ئەم نەمەتەی کە لە دەستوری عێراق هەیە لە هیچ وڵاتێکی فیدرالیەتە ئەم بابەتە نییە کە تەسلیمی تشکیلکردنی مەجلیسێکی تەشریعی درابێ بە مەجلیسەکەی ترا بەنسبەت عێراقەوە من هەرچەندە لێ ئەقۆڵمەوە بەنسبەت تەسیسی مەجلیسی ئیتیحاد بە هەر ئالیەتێک تەشکیل بکرێت بەم شێوازەی کە هەیە طبعا لە هەموو دنیا هەر ویلایەتێ بڵام هەر هەرێمێک
عددي يكسان ياخذ نزيق ليكسان بالنسبه لمكانه وتمثيل يعني هي لو مجلسها بەڵام لە عێراق کە محافظات و هەرێم کراوە بە یەک مستەوە من هەرچەندێک ئەیهێنم و ئەیبەم هیچ ئالیەتێک نییە بە ژمارە کە هەم لە دەستوری پرۆسەی تعدیلی دەستور عدەدی دوو نوێنەریان داناوە وهم بالنسبة مشروعي مشروع قانوني مجلس الاتحاد كشوار نوێنەریان بالنسبة هەر محافظەیەک داناوە يعني هیچ حسابێکیان بۆ هەرێم نەکردەوە بابەتێکی مستەقل من کە لێکدانەوە حسابیەکە ئەەکەم تۆ هەرێم هەرچەندێکت هەبێ بە 4 محافظە و 16 ئەنجامت ئەبێ مقارنەتەن بە 15 محافظە کە ئەگەر محافظاتی تریش تەشکیل نەکرێ لێرە ئێمە هەرچیە بکەین بەم ژمارە دەنگە ناتوانین لەو بە هیچ نەوە من دوو ڕەئیم هەیە لەو بابەتە کورد لێرەیە حەقی ڤیتۆی بدرێ لەو ئەگەر قانونەکەدا بدرێ ڤیتۆی بدرێ لە دەرچوونی ئەو یاسایانەی کە پەیوەندی بەسەر بەخۆیی هەرێمەکانەوە هەیە یا ئەوە تا ئەساساً مەجلیس ئیتیحاد هەر تەشکیل نەبێت جەنابەت نازانم لەگەڵ ئەو ڕەئیای یان نا بالنسبة أما بالنسبة لمجلس الاتحاد وانا اعتبر سياري كرناوة بوي خلصي جوي لي هل غيرهم في السيارة أكم تابوي لكاتي خلصي تمشي نقرم كان دكتور يسلم والله بالنسبة للسياري دوموا آية برأي جنابة أم وضع الشواوي كالعراق آية تانية بابتك لخلال دستور آية شو كأيما كدستور أبينين مقارنة يكين بدستوري زور ولاتي تر دستور عراقي شون له صلاحياتي زوري داو بهر يم براسي بلام لواقع تنفيذ كواني آية أما زيادة سياسية أو بابك شي ياساي وقانون دستوري ببرأي جنابت دست كانوا خوش به دست خوش به لا اگر دوای بیزم و بکتی يعني واي باش فرمو ولا ليه تشبر سياري بيت من ليه يعني ايوا رفتم باش بس خوش دكتور كم لو يجي جواني دا براسي پیش چای همومانی زیاتر رو کردوا هر همومان لناخا دڵمان لە لەرزەیە بەرامبەر بۆ قسانی کردی بەڵامەوە بە شێوەیەکی ئەدیبیە ڕیزبەنی جوان هەموو شتەکانی خستەوە بەڵام بەنسبەت ئەو سێ سیناریۆەوە هەر سێ سیناریۆکە بۆ ئەم زەرفەی ئێستای کوردستان سیناریۆی بەردوون ڕەئی من لەبەرەوەی یەکەم شت باری سیاسی عێراق و کوردستان هیچ ڕەبط نییە بە ئاراستەی سیاسی ناوخۆی عێراقەوە لە هەموو لایەکەوە لەمانەوە دیارە چۆن دەستخراوەتە ناو وردی عێراق و کوردستانەوە کە تەنانەت تاکەکانیش خەریکە سەربەخۆی خۆیان لەدەست بدەن بە جۆرێک یاری بە مقدراتی عێراقی بە تێگرا بە کوردستانی شۆ دەکرێت دوو بەنسبەت واقعی سیاسی عێراقەوە دەبارێکی سیاسی شۆبینیە بە تێکڕا ئەژین کە تا ئێستا هەموو پاشکۆی گیرکردنەوەی بەعسن و بە دیوێکی ترە کارەکانی بەعس جێبەجێ دەکەن دکتۆر ئیشارەتی بۆشدا کە تعریف گەیشتەکە ناوخۆی هەرێمیی دەستەکانە و ڕاستیش دەکات بەنسبەت ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە من پێم وایە واقعی سیاسی هەرێم نەبووەتە هۆی یەکگرتنەوەی خەڵکی هەرێمی کوردستان لە سەردەمی شۆڕشا خەڵکی کوردستان هەموو یەکگرتوو بوون هەموو دیفاعیان لێکرد لەگەڵ ئەوەی ئێمە ڕێژەیەکی زۆر لە خەڵکمان هەبوو لەبەرەی حکومەتە بەڵام ئەوانیش پشتیوانیان لە خەڵکی کوردستانە کرد و لە حالتە سەختەکانە دەست یارمەتیان بۆ درێژ دەکردن بەڵام ئێستا ئەو یەکگرتوویە لەناو هەرێمی کوردستانە لە کوردستانە بە تێگرا هەڵوەشاوەتەوە بۆیە من مەترسیەکان زۆر لەوە گەورەت بەگیرم کە هەیە چونکو هەر پەیوەندی بە بەرامبەرەکەمانەوە نییە پەیوەندی بە خۆشمانەوە هەیە ئێمە خۆمان متمانەمان لە نێوان خۆمانە ون کردووە چۆن ئەتوانین ئەو متمانەیە بۆ خۆمان بجێڕینەوە ئێمە دکتۆر ئیشارەتی بە سووریادا ئەوان متمانە لە نێوان هێزی سیاسیەکە و داخۆی خۆیان هەبوو و ئەو متمانەیەش بوو نەقڵ بوو بۆ هەبوو کوردستان بە تێگڕا کە هەمووی بوو بە یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵدەست لە بەرامبەرە و چۆچەند بە بەرامبەرەکان دادا بۆ هۆی ئەوەی ئەو هەڕەشە گەورەی کە هەبوو لە سەریان نەبینێت
بەڵام ئێمە ئێستا هیچ شتێک لەو بابەتانەمان نییە بۆیە من پێم وایە مەترسیەکان زۆر لەوە گەورەترن و هەتاوەکو ئێستا کارە کە هەرێمیش پارێزراوە نە ئێمە پاراستوبانە نە عێراق پاراستویەتی بۆ دکتۆری شارەتی بۆ سەیداوەکو خۆماندا ئێمە چۆن لە بەرەی خۆمان هەڵوەشاندوێتەوە و عێراق شتاوەکو ئێستاکەران چەند جار هەوڵی ڕاستکردنەوەی دەستوری داوە بەڵام بۆ ڕاستکردنەوەی دەستور نەک بەو مەبەستەی هەرێمی هەرێمە فیدرالیەکان دروست بکرێن یان بپارێزرێن نەخێر بەو مەبەستە ئیشیان لەسەر گۆڕانکاری دەستورا دەکرد کە ئەو مافانەی دراوە بە هەرێم لیان بسێنرێتەوە کەواتە هەر کاتێک ئەوان دەستیان بڕوە ئەو وەسع سیاسی جیهانی لەسەر عێراق وەرێمی کوردستانە هەیە ئەو وەسع سیاسیە نەبینێ بە دڵنیاییەوە ئێمە ئەو هەرێمەمان بەو شێوەیە نامێتەوە لەوانەیە بشی هێڵنەوە بە هەرێمێکی مردووبی هێڵنەوە ئەجینا وەکو دکتۆروتی خۆیان دەتوانن هەموو بابەتە یاساییەکان و گۆڕانکردنەوەی دەستوریەکانی تێبپەڕێنن بۆیە من پێم وایە لە ئێستایە لە هەموو قۆناغێک زیاتر مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە چونکو هەموو شتەکانمان لەباری یەک خۆڵکێڕاوە درازاوە جگەل لەو سێ سیناریۆیە من نامێ یەکێک بچمە سەر سیناریۆکان کە بۆ ئەم سیناریۆیانە سەرکەوتوو نابن لە داهاتوە ئەگەر سیناریۆی چوارەم هەبێت کە گونجاو بێ لەگەڵ واقعی ئێستای کوردستانە من سیناریۆی چواشم لە پێش چاو نیە بەڵام ئەگەر دکتۆریا هەر بەڕێزێکی تر شتێکی وای لە پێش چاوی عەرز بکە بۆمان مەمنونیان دەبم دکتۆر ساسان بۆ کات مەلەقادر با بەڕێز بفەرموو بۆ پرسیارەکان بەڵام تکایە پرسیارەکانتان دیاری کراو بێت بەڵام گەر بێتە ئێرە باشترە من أنا صدق ما نستوى شيء أقدر يكتس بس حتى شيء فوق ساعة كم بدور أمر زانا بس مش مع كارده يعني تبع كم رجوا هو شكل ما نستوى شيء لا كلاس لو درس دستور صحيح بس ما عندي جناب كان دقيقة مكاكا لما عندي قد أنا دوايدو صار ما جاب له فكان بيوري أقل حبض هشتون شو أصل تو تعليم كابدو صار تو بين قبل أو رجع عندك مركز دان ده براست هو لو خسيت كده نازل كده هنا ما عندك أم مركبة قد جابت جنادك من وزارة جوكسين بدون سجل سينما ما يأخذ له أويا بس هرك أويا لما العراق عاجي من إخصاص ميجوا دولة العراق ولا جاي ميجوا خوي تسي بلكي بروي بركي يك واش لما شو العراق نابي دي العراقيات العراق يكون كله باش لم العراقات يوم يكون تاجي لصايا بيستي خاك العراق يعني شلون العراق كله لصايا شانسي عندما يملك الماني العراق هن العراق هذا اللي تدرى هي شو هذول تركيا وإيران وسوريا والأردن والسعودية وتنداول لأن تلاقيها كانت ولا قوة كانت تدري وجب تدري ما أصلا براستي من أمل أن نفض زايد إخلاف أجي مراتي هذه كدوية ما هم يستقطوا بورا وسادة بورا طالبتي هم يستقطوا كده بور هم تدري ما كان غباءات تدري نية هذه كوريكا هيج واقعتك دستور لا هيج كذا دستور زمني هيج تغنى كده بور وتيران دراسة معنا لما هذه السياسة السوداء الإيرانية اللي حطونا ده الله لإيران هم كذا إيران ما في جيانو زمان سكتين زمان وخلنا هذا زمان يقول إيران ممنوعة سيبنا كده سيبنا فينا كده ما نسوليش وما نسوليش كذا جين زمان يكتب شوش ويمكن مايا أكيد أو كده بقولين كده ما باب العراق يدهاتو أمانين وزور حلايا والعراق يدهاتو تبعت أمريكاش نقدر نبدأ مش ما في فاصل دەست بۆش بۆ بەڕێز کێت دکتۆر جان خۆشی لە کاکتۆرەکەم زۆر بە زانستیانە و کارمانە چ شتێک سەرە بوارەکان بەس شتێکی باز نەکرد ئێمە ئەگەیسا باس بکەین لە نەوەیەکەوانە خۆی تەوا تۆزێک بادێنی بشەوە لە نەوەیەکەوە ئێمەڵێن کوردستان 5 میلیۆن بەڵام خراپە و کاتە 30 میلیۆن بوو ئەواشە بەرەو 50 هەڵەکشێ ئایا ئەو گەشەی کە لە کوردستانە بەرەو نێگەتیڤ بەڕەوە عێراق بەرەو پۆزیتیڤ خەتاکە عێراقا دەستورەیە هەرێمە كري لو قلت لك سنة بشنة أول شانوي يعقوب كشيء دانشوان ما يقدم ده صار يكون دويد وزارة السير عراق شاورية كد إما برجشوا أو تجرباني لكم سنة يجوزين وبحرام طالما دويد وزارة الشانزة دويد صار يزوان أكذبوا أما خداي كيو بدستور أبو يا خمام خللك زورس بس دەست بۆش بۆ دکتۆر فەریدی فەرموو هرم يعني
خۆی ئەبێ بەڵام بەداخەوە لەبەر دەستور نییە هەموو ئەوانەی کە بەرامبەر بە هاوڵاتیەکانەکرێ بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرێ لە نەبوونی یاسا و دەستور لەبەرەوەی بۆچی لەبەرەوەی کە ئەم دەسەڵاتانە بەکەی خۆیان ماوەی خۆیان درێژ دەکەنەوە جوودەکانی دەسەڵات هەموو جوودە دەسەڵاتەکانیان وەڕش کردووە لە بێنای مەسلحەت و بەرژەوەندی خۆیان پێم وایە تا ئەم دەسەڵاتانە هیچ کاتێک لە ئەنی هەوڵ و تێکۆشانیان بۆ خەڵک نیشتیمان نەبوو بە حەیاتی تەنها بۆ ئەوەی بۆ کە خۆیان چۆن لەبەر 74 دیمان ئاشبەتاڵ کراوە ڕۆستن بۆ ئێران و میلەتەکە دەربەدەربوو هەمان شوێت تاکە لە نەتیەوە هەستێتەوە پان بە هاوڵاتی پالیان لەوەی ئێستا کە لێرە دانیشتون ژیانێکی شایستەیان نەبووە هەر لە خەدەماتەوە هەر لە موچەوە هەر لە هەرچی کە بەلایستی ژیانە ئێمە کە شۆڕش کرا شەهیدماندا نەماندا بۆی ئێمە تووشە و نەهامەتی ئەمڕۆ ئێمە شەهیدماندا بۆی بەحساب کورد خۆشگوزەران بکەیە هەموو هەوڵێکی کوردەوە بوو کە هەرێمی هێرێمی سەر بەخۆیە بێ بەڵام لە کات هێرێمی سەر بەخۆ چیمان عێراق کە بۆچی نابێتە چەند بەشێک من پێم وایە دوکتۆر لەبەرەوەی کە تەجروبەی ئێرەیان دیوە ئێستا زۆربەی ئەوانش نایەوێت مێتۆدۆکان نایەوێت جارێککە عێراق بۆ ڕێکارەدا بڵاتە بەڕاستی بەس پرسیارەکەم ئەوەیە ئایا دەستور هەبێ ئەم دەسەڵاتانە ئەتوانن بۆ شێوازە مامەڵە لەگەڵ کۆمەلگا بکەن و داهاتی ئەم میلەتە و داهاتی ئەم هەرێمە بۆ شێوازە بەرن زۆر سپاس و دەستەکانت خۆش بێت کێتریش بەرەزت دکتۆر جان کارکتۆر هیوادی تێبینێ دەربارەی ئەوەی مادی سەوچی ماوەیان من لەبیرمە نظامکوی سڵاحەتی ئەو کاتە دکتۆر سعدی جێبی دکتۆر فواد مەحسوود خۆی ئوستازی قانونی مەدەنی بۆ مامۆستای وتی پرسمان بە یاساناسێکی عێراقی عەرەب کردو کە دکتۆر حەسەن چەلەبیە وتمانە ئایا ئەم مادەیە طبعاً دوای چەندێ دوای 2007 کە ئەبوو ئیستیفتا بوو 2005 تا 2007 نەکرا 2007 دواکەوت وتی ڕێی ئەمە بۆ بەتەحقیق لەبەرەوەی ماوەکە شتێکی لاوەکیە بە بەراورد لەگەڵ دەقی مادە دستوریەکە مادەی سەوچل ئەگەر شتە لاوەکێکە سقوط بکە بڕوە ئەسڵەکە هەر ئەمێنێ بۆیە ئەو مادە وەکو خۆی ماوە ئەمە ڕێی یعنی دوو کەس یەکێکیان استیفتای کردو یەکێکیان ڕێیەکەی تەقدیم کردووە ئەوە یعنی من لەبیرمە ئەو کاتە هاوپەیمانی کۆسانی یەکێتی و مارکی بە یەک دەست دابەزین و ئەمە ڕێی سید دکتۆر سعدی ئیسماعیل بەرزنجی بووە کە جێگەری لیستی هاوپەیمانی کۆسان نەزانکۆی سڵاحەتی دکتۆر یەک تێبینی بچووکی تریش مۆزوعی ئەوەی ئایا ئێمە ئیش لەسەر ئەم فدراڵەتە بکەین بمێنەیانە دکتۆر منذر شایش قسەیەکی زۆر مهم هەیە ئەڵێ یعنی خۆت ئەیناسی ئەوانەی یاساناسن ئاگدارن ئەو کەسایەتی پێبوو ئەڵێ فدراڵێتی هەرێمی کوردستان فدراڵێتێکی یعنی دکتۆر ئەتوانین بڵێین طردی مرکزیە یعنی بڵێن سنتریفیوژ واتە سنتریپیتال نییە بێت بۆ مرکز واتە دەسەڵاتی ئەطراف ئەمە یعنی قسەی من نییە تاوەکو تەنزیلی بۆ ئەم قسەی دکتۆر منذر ئیبراهیم شاوی بۆ کە یعنی کەسایەتێکی معروف بووە لە عێراقا بۆیە بەڕێی من ئەگەر کورد وهمومان متفقین لەسەر ئەگەر کورد نیشی لەسەر تەطویری ئەم سێغەیە بکردایە پێشی بخستایە بۆ ئەوەی باشتر بووایە ئێستا بەڕاستی دکتۆر کورد یعنی ڕوانگەی نییە نازانێت چۆن تەعاملکە نە بە باشی نە بڕاتە پێش نە بوەستێنە هیچ تەبعێکی نییە بەڕاستی ئەگەر تەطویری ئەم فدراڵێتە بکرایە من دڵنیام بەرەو هەنگاوی زۆر گەورەتر و باشتر ئەڕۆی بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەوەی کە کورد بەرنامەیەکی نییە و دیدێکی نییە بۆ کارەکەی خۆمانین یعنی دکتۆر لا يزال حزبێک تەفاوزەکە حزبێک دانوستانەکە هەموو لایەنەکان کۆک نین حتا لە ڕاپرسی چا دکتۆر ڕێی یەک کەس بوو ڕێی هەموو کورد نەبوو بۆیە یعنی باجەکەی خراپ شکایەوە بەسەر ئێمە لەبەرەوەی لە خۆمانە یەکدەنگی و یەک دەست و بازی و یەک مەچەکی نەبوو بۆ ئەوەی ئەو بڕیارە سەر بکرێت بۆیە نەبوونی ڕوویە بەڕاستی زۆر مەترسیدارە دەستخۆشی داوەستەکان لەگەڵ شتەکانتن ئێمە 2007 هەر ئەو شەوەی کە عەرەب پلی بە هەڵاوتی ئەم مادەیە کۆتایی پێهاتووە من مەقالێکی درێژم لە ئیتیحاد بڵاو کردەوە بە عەرەبی و دەیان بەحس و تۆژینەوەمان هەیە لەسەر ئەم فیدراڵێتە لە نەخراپەکانی هەتا سیماشکانی شکستی ئەم فیدراڵێتە بە بەحسێک بڵاو کراوەوە چەندین بەحسێ بەڵام کەس گوێ ناگرێت کەس نایە بەڕاستی بەداخەوە شێژەکان خۆمان